بەڵێ هێوی لە سنووری هەڵابجا 36 ناوچەی گەشت و گوزاری هەیە کە لە کاتی جەژنەکان و لە کاتی بۆنە نیشتیمانی و نەتەوەیەکان هەروەها لە کاتی پشۆکاندا گەشتارێکی زۆر لە ناوخۆی هەرێم لە شار و شارۆچەکانی تر لە پارێزەکانی ترەوە ڕووی لێ دەکەن تەنانەت لە ناوەڕاست و باشووری عێراقشەوە گەشتیاران ڕوو لە ناوچە گەشت و گوزاریەکانی هەڵابجا بەتایبەت دیارترینەن ئەحمەد ئاو ئاوێسەر و ناوچەی هەورامان دەکەن بەگشتی من بۆ قسەکردن لەسەر ئامادەکاریەکانی گەشت و گوزاری هەڵابجا بۆ ڕۆژانی نەورۆز کاک ڕێباز عەبدوڕەحمان بەڕێوەبەری گەشت و گوزاری هەڵابجەم لایە کاک ڕێباز ئامادەکاریەکانی ئێوە وەکو گەشت و گوزار چییە و دەتانەوێت چی بکەن؟ دەستخۆشی بۆ جەنابتان دیارە بەڕێوەبەری گەشت و گوزاری هەڵابجا ساڵانە لە بۆنە و یادەکانە ئامادەکاری خۆی ئەکات لە ناوچە گەشتیارەکاندا دیارە ئەمساڵیش بەدەر لە ساڵانی ترکە ئێستا ڕۆژی کۆرۆنا خەریکە وردە سەر هەڵئەیاتەوە بە پێی پێویست و بە پێی ئیمکانێتی کە لە بەردەستمانایە بەڕێوەبەری گەشت و گوزاری هەڵەبجە ئامادەکاریمان کردووە سەرجەم کارمەندانی بەڕێوەبەرایەتیمان هەمویان لە ئەرک و فەرمانە بن کردومان بە چەند لیژنەیەکەوە لیژنەکان هەرێکی و لە سنوورێکەوەسن بە دابشکردنی کیسی خۆڵ و برۆشەر و ڕێنمایی گەشتیاری بەسەر گەشتیارە خۆشەویستەکان ناوە تیمێکی گەڕۆکیشمانە بێت بەردەوام سەرپەرشتی تیمەکانی تراکات. هیچ بڕەپارەیەکی بوزەیەک بۆ ئێوە تەرخانکراوە بۆ ئەوەی کە ئامادەکاریەکانتان بە شێوەیەکی باشتر بکەن لە ڕۆژانی نەورۆزدا؟ نەوەڵا هیچ بڕەپارێکمان بۆ تەرخان نەکراوە بەهۆی قەیرانی داراییەوە ڕۆژی کۆرۆناوە بەڵام ئەوەی هەیە ئیمکانەتی لانی کەم شتێکی زۆر کەمە دانراوە بۆ بەڕێوەچوونی کارەکان لە ڕۆژانی نەورۆزە. چۆن چاودێری شوێنە گەشتیارەکانەکەن ئەو دوکانانەی کە کاڵا و شتومەک و خواردەمەنی تیا ئافرۆشرێت بە تایبەت لە ئەحمەد ئاوا زۆر دوکانی بچووکەیە لە ناوچەی هەورامان بۆی کە ئەو ڕۆژانە نەقۆزنەونیکەن بە دەرفەتێک تاوکو نرخەکان بەرز بکەن و ئەوە چۆن چاودێری نرخەکەن؟ بەڵێ ئێمە ناڵم لیژنەکانمان لەوەیە داوا لە گەشتیارە خۆشەویستەکانی شەکەین هەر کەسێک کە پارەی زیادی لێ وەرگیرایە زانی کە نرخەکەی زۆرە پەیوەندیمان پێوە بکات کە چاودێرەکانمان لێ پەیوەندی بە چاودێرەکانمانەوە بکات لە ئەحمەد ئاوا و هەموو ناوچە گەشتیارەکانی تر ئێمە بە تونترین شێوە ڕێکارە یاسایی و ڕێکارە یاساییەکان ئەگرینە بەر و غرامەی شوێنەکەکەین. ڕێنماییتان چییە بەگشتی بۆ گەشتیاران هەم بۆ پاک و خەمان ڕاگررتنی شوێنەکە هەم ڕێنمایە کە بخۆتان بتوانن بە گەشتیاران؟ وڵا داوا لە گەشتیارە خۆشەویستەکانەکەم پاکوخاوێنی ئەو شوێنەی کە تایە دانیشن پاکوخاوێنی ناوچەکە بپارێزن ئەو زەرفە خۆڵانە کە دابەشەکرێت بەسەریانەیە خۆیان ناوچەکە پاکەنەوە لە دوای دەرچوونیان لە شوێنەکە سنووری ئەو شوێنەی کە خۆیانی تیا دانیشتووە پاکیکەنەوە. جیاواز لە ڕۆژانی نەورۆز بە درێژایی ئەمساڵ ینی بۆ ئەمساڵ هیچ بڕەپارێکتان بۆ تەرخانکراوە بۆ ئەوی کە بتوان پرۆژەی گەشتیاری پرۆژەی گەشت و گوزاری پرۆژەی جۆرا و جۆر بکەنەوە لە شوێنە گەشت و گوزاریەکان؟ بڕەپارات ئێمە لە بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سلێمانی پلانی ساڵانەیان هەیە لەسەر بودجەی وەبەرهێنان لەسەر بودجەی لە ساڵ 15 گەشت و گوزار داوای کۆمەڵێک پرۆژەمان کردووە نردومانە چاوەڕێی جوابەکەین بێتەوە پرۆژەکانمان. زۆر سپاس بۆیەوە. بۆ ڕێباز عەبدوڕەحمان بەڕێوەبەری گەشت و گوزاری هەڵەبجە ئەمە زانیاریەکان بوون لەسەر ئامادەکاریەکانی گەشت و گوزاری هەڵەبجە بۆ ڕۆژانی نەورۆز.